بەڵێ بەرزان هەر سەبارەت بە وادەی هەڵبژاردن کە ئەمڕۆ لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە دیاری کراوە کە لە 20 دەی ئەم ساڵ بەڕێوە دەچێت و دەبێ کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان سەرپەرشتی ئەو هەڵبژاردنە بکات. میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ ئەو قسەی زیاتر سەبارەت بەم هەڵبژاردنە دەکەین. ئەویش زۆر بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر عیماد شەوتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. سەرۆکایەتی هەرێم وادەی یاخود ڕۆژی هەڵبژاردننی بۆ خولی شەشەمی پەرلەمان دیاری کردەوە و کۆمسیۆنیش لە ڕێی وتەبێژەکەیەوە دەڵێ ئێمە ئامادەین. کەواتە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە تەواوی ئامادەیە، هیچ ڕێگریەک لە بەردەمیان نییە بۆ ئەوەی ئەو پرۆسەیە بەڕێوە ببات. بەڵێ شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە کارەکانی بەردەوامە هیچ ئاستنگ و تەگەرەیەکمان لە بەردەمدا نییە بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دەی تشرینی یەکەمی ئەم ساڵ ئەنجام بدەین. گەمێکی باشمان بڕیوە لە جێبەجێکردنی کارەکان، نوێکردنەوەی تۆمارەکان و تۆمارکردنی بایۆمەتری دەنگدەران و دابشکردنی کارتی بایۆمەتری. ئەمانەش بنەمای سەرەکی کارکردنی کۆمسیۆن و بەڕێوەچوونی هەڵبژاردن لە ئێستاشدا لە هەوڵی تۆمارکردنی پارتە سیاسیەکان داین. لە دوای ئەوەش لیستی کاندیدان پێشکەش دەکرێت، بۆیە ڕێکارەکان بەردەوامن تاکو کاتی هەڵبژاردن و کۆمسیۆن لە چوارچێوەی ئەم خشتەیەدا دەتوانێت ئەوەی لە سەرەکی جێبەجێ بکات لە ئەرک و بەرپرسیارەتی بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت. زۆر باشە. دکتۆر عیماد، ئێوە پێشتر ئامادەکاریتان کردبوو بۆ پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئایا هەر ئەو ئامادەکاریانەیە کە ئێستاش پێی ئێوە پێوەی پابندن یاخود ئامادەکاری نوێ دەکەن بۆ ئەم هەڵبژاردنە؟ ڕاستیەکەی ڕێکارەکان هەمان ڕێکارن، هەمان ڕێشوێنمان گرتوۆتە بەر ئەوەی پێشتر پەسەند کراوە بە هەمان شێوە بەردەوام دەبین تاکە گۆڕانکاری لە پێنج کورسیەکەیە ئەوەی تایبەتە بە پێکاتەکان و تاکاندیدە بۆ ئەم کورسیانە. بۆیە ئێمە پشت بەو ڕێکارانە دەبەستین کە لە قۆناغەکانی ڕابردوو گرتومانەتە بەر لە تۆمارکردنی پارتەکان و لیستی بەربژێران. دواتریش ئەو لیستانە پشتیان پێدەبەسترێت. ئەوەی ئێستاش دەکرێت تەواوکاریە بۆ قۆناغی ڕابردوو. بۆیە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەو هەنگاوانی لە داهاتوو جێبەجێ دەکات کاری لە پێشینەی ئەوەیە کە لیستی بەربژێران و هەروەها ڕێکارە پرۆگرامیەکان ئەوەی پەیوەستن لە پرۆسەی دەنگدان کاری لەسەر دەکرێت. ئەمە پێشتریش کارمان لەسەر کردووە و دوای ئەوەی بابەتی بەربژێر و ناوی کاندیدان یەکلایی دەکرێتەوە لە ڕێگەی تیرۆپشکەوە، دوای ئەوە بە گوێرەی هەر بنکەیەک ژمارەکان دابەش دەکرێن و قسە و باس لەبارەی پرۆگرامی دەنگدانەکان دەکرێت و ئامێرەکان زۆرێک کار دەکەن و چۆنێتی دەنگدان بە کارتی بایۆمەتری. زۆربەی ئەم ڕێکارانە تەواوکراون. ئێستا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بە ڕێژەیەکی زۆر باش ئامادەیە. زۆر باشە. دکتۆر عیماد، پێشتر کۆمەڵێک کێشە هەبوو لە مەسەلەی دەنگدانە، ئەو کێشانە چارەسەر کراون بە تەواوی، ئێستا هیچ کێشەیەک نەماوە؟ بەڵێ وەکو ئاشکرایە لە هەموو هەڵبژاردنێکدا کێشە دروست دەبێت بەهۆی بەکارهێنانی ئامێر و ڕێکارە تەکنیکەکان و چۆنێتی مامەڵەکردن. ئێستا کۆمسیۆن کار لەسەر ئەوە دەکات کە چۆن ئەم پرۆژەیە بەڕێوە ببردرێت. بۆ نمونە ئەو کەسانی لەسەر ئامێرەکانن کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەرچوانی زانکۆن بە شێوەیەک ڕاهێنانیان پێ بکرێت بۆ ئەوەی ئەو هەڵانە دووبارە نەبنەوە کە پێشتر دووبارە بوونەتەوە. ئامێرەکان بە باشی پرۆگرام دەکرێن. ئێستا چاکسازیشیان بۆ کراوە لە ڕووی پرۆگرامەوە باشتر کراون. ئەمە جگەلەوەی ئێمە چەند ئامێرێکی یەدەگیشمان دەبێت لە بنکەکانی دەنگدان. ئەمان کاتدا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کامێرای چاودێری دابین دەکاتەوە بەشێک لە ڕێکارەکانمان کار بۆ ئەوە دەکەین کە ئەم ئامێرانە بە باشی کار بکەن و بەردەوام بن. زۆر باشە. دکتۆر عیماد، بەڕاستی بابەتێکی دیکە هەیە ویستم لە ئێوە بپرسم، ئەویش
مەسەلەی چاودێریکردنە ینی چاودێری ناوخۆیی چاودێری دەرەکی بۆ پرۆسی هەڵبژاردنەکان ئەوەش بەشێکە لە ئەرکی ئێوە چێ داوا دەکات ئەو چاودێرانە بێن و چاودێری پرۆسەکە بکەن. بەڵێ ئێمە دەرگای تۆمارکردنی چاودێریمان کردوەوە بۆ ئەوەی کە بازی چاودێریان پێ بدرێت لەسەر ئاستی نێوخۆی بێت یا خۆت نێودەوڵەتی وەروە چاودێری میدیایش دەبێت لە نووسینگەی پارێزگاکان کارتی تایبەتیان پێدەندرێت و ئێمە بانگێشتنامەشمان ناردووە بۆ کۆنسولخانە و باڵیۆزخانەکان و وڵاتانی بیانی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە بایەخ بە بابەتی چاودێری هەڵبژاردن دەر من پێم وایە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئاستی یەکێتی ئەوروپا و نەتەوەیەکگرتوەکان و کۆنکاری عەرەبی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چاودێری پرۆسەکە دەکەن و لەوێ ئامادە دەبن جگەلەوە شاندێک ڕێکخراوی نێودەوڵەتی هەن کە ئەزمونێکی باشیان هەیە و راپۆرتەکانیان پشت پێوەستراون لەسەر ئاستی نێودەوڵەتی و تەواوی لایەن ئەرێنەرێنیەکانی پرۆسی هەڵبژاردن دیاری دەکەن. ئێمە ئەمەمان لە هەڵبژاردنەکانی دیکەش بە بەرچاوکەوتووە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و لە هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق ئەمان ڕۆڵێکی باشیان دەبێت و من پێم وایە ڕێژەیەکی بەرزی تۆمارکردنی چاودێری تۆمار دەکەین چ نێوخۆیی چ نێودەوڵەتی. زۆر باشە دکتۆر ئێمە دێمە سەر هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەماهەنگیتان چۆنە؟ ئامانگێکی زۆر باشمان هەیە کارکردنی بەیەکەوەی من بەردەوامە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەتوانین بڵێن ئێستا 180 پێگەی و شوێنی کارکردنی هەیە لە نووسینگە و بنکەکانی لە هەرێمی کوردستان و چەند کۆگایەکیش لە پارێزگاکان هەن ئەمە جگەلەوەی ئێمە بنکەی تۆمارکردنی کارتی بایۆمەتریمان هەیە ئەمانە بە ئازادی و بە شێوەیەکی باش کار دەکەن. ئامانگێکی بەردەوامیش لە نێوان حکوومەت و کۆمسیۆن هەیە بە درێژایی کارکردنی ئێمە چ لە هەڵبژاردنە چ لە هەڵبژاردنەکانی ڕابردووداوە ئەم بنکانە کار دەکەن و لەو چوارچێوەیە واتە بەردەوامن لە کارکردن کە هاوبەشین چ لە ئەوانەی با بڵێن لەگەڵ پارتەکان و لەگەڵ باش بەڕێز دکتۆر عیماد ئێستا بۆ ئەم وادەیە باش بۆ ئەم وادەی نوێی هەڵبژاردنەکان کە دەکەوێتە 20 تشرینی ئەم ساڵ من دەمەوێت لەسەر ئەوە بپرسم ینی ژمارەی کاندیدەکان ئەو یاخود ژمارەی حیزب و لایەنە سیاسیەکان و ئەو ژمارانەی دەستدرێن بە کاندیدە سربەخۆکان هەمان ئەو ژمارانەی پێشوون یا سەر لە نوێ نەخێر ژمارەی نوێیان پێدەدرێتەوە. الحقيقة بالنسبة لنا الآن سجلنا في السابقة قۆناغی ڕابردوو دوو هاوپەیمانی و هەر هاوپەیمانێتێک سێ پارتمان پێشتر تۆمار کرده بوو دە پارتی دیکەش و چەند پارتێکی دیکەشن کە ئەمانە دواتر زیاد دەکرێن بۆیە بەیانی لە کۆتایی دەوام ڕەنگە تۆمارکردنی چەند پارتێکی دیکە ببینین چکە وەکو دەزان ئێمە زیاتر لە 40 پارتمان هەیە کە مۆڵەتی فەرمی کارکردنیان هەیە بە گوێرە یاسای پارتەکانی کۆمسیۆن و یاسای تۆمارکردنی پارتەکان لە هەرێمی کوردستان ئەمانە مافی بەشداریکردنی لە هەڵبژاردن هەیە چ ئەگەر لەم قۆناغە ویستی بەشداریکردنیان نەبێت یاخۆنا مافی ئەوەیان هەیە کە لیستی بەرژێران پێشکەش بکەن کاتێک کۆمسیۆن ماوەی تۆمارکردن دەکاتەوە ئەمان مافیان هەیە ئێمە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 50 کاندیدی سربەخۆمان تۆمار کردووە ئەم ژمارە ئێستا بەرز بۆتەوە چونکە وەکو دەزانن بۆ 5 کورسی کۆتا بە شێوەی کاندیدی سربەخۆ دەبێت وەش کاندیدی تاکەش دەتوانێت خۆی بەرژێر بکات بۆ من پێم وایە ئەگەر بەیانی ڕۆژی کۆتایی تۆمارکردنی پارت و لایەنەکان بێت ئێمە هەڵوێستی کۆتایی و ژمارەی کۆتایی پارتە بەشدارەکان ڕادەگەێنین و هەڵوێستێکی دیکەش دەبێت سەبارەت بە بەشداری کارەی پارت و لایەنەکان لە هەڵبژاردنی داهاتوو. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بوون گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش.